لا یاری دەستپێکی هەفتەی پێنجەمی خولی ئەستێرەکانی عێراق و لا یاری لووتکە هەولێری خاوەن چوار نازناوی خولەکە و شۆرتەی پاڵەوانی چواروەرزی ڕابردوو لەسەر یاریگای فرانس و هەریری بێگەیشتن. ئەمە یەکەم یاری ئەم وەرزەی هەولێر بوو لەسەر یاریگای خۆی دوای نۆژەنکردنەوەی بەهۆی ئامادەبوونی هاندەرێکی زۆر و تێکەڵبوونی هاندەرانی هەولێر بە تیپی میوان یاریەکە 36 خولەک لە کاتی خۆی دواکەوت. 2000 فیکەی دەستپێکردنی یاریەکە لەیدا هەردوو تیپ بە ئامانجی تۆمارکردنی گۆڵێکی خێرا هێرشەکانیان ئاڵ و گۆڕ دەکرد. لە خولەکی 25 لە ڕستەیەکی تاکتیکی عەلی شاخەوان تۆپێکی بە موعتەز زەدامی تونسی گەیاند و ئەویش کردی بە ئەسیز بۆ شێرزۆت تیمیرۆڤی ئۆزبەکستانی و گۆڵ یەکەم و پێشکەوتنی هەولێری لێوە بەرهەم هات. شێرزۆت بە تۆمارکردنی 5 گۆڵ چووە پێشەنجی گۆڵکارانی خولەکە. والهدف ياتي الله على عرضية كانت موجودة على لعبة كانت موجودة. معتز وضع كرة باتحاد الجماهير. شۆرتە هەوڵی ئەوەی دەدا بە گۆڵ یەکسانی بگات بەڵام مەترسی ڕاستەقینەی نەخست بووە سەر گۆڵی خاوەن ماڵ. لە نیوەی دووەم لە کاتێکدا سەوز پۆشەکانی میوان چاویان لە گەڕانەوە بوو بۆ کەشی یاریەکە. کوڕانی شاری قەڵاو منارەش ویستی زیادکردنی جیاوازەکەیان هەبوو. کومەیل سەعدی گۆڵپارێزیانەی هەولێر تۆڕی گۆڵەکەی بە پاکی هێشتەوە. کوڕانی هەولێریش بە گۆڵی زیاتر نەگەیشتن، هەر بۆیە یاری بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سوودی هەولێر کۆتایی هات. بەم سەرکەوتنەیانی هەولێر بە ئەنجامدانی 5 یاری بووە خاوەنی 13 خاڵ و بە کاتی گەڕایەوە پێشەنجی یانەکان. شۆرتەش دوای 3 سەرکەوتنی بەدوایەک تووشی یەکەم شکست هات و بە 9 خاڵەکەی بە کاتی لە خانەی چوارەمی ڕیزبەندیە. هەولێر لە هەفتەی شەشەم چوارشەمە گەشتی سلێمانی دەکات و دەبێتە میوانی نەورۆز. حوسێن محەممەد، کەناڵی پێام.